بازاڕی حەسیرەکەی شاری کەرکووکە ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان بازاڕەکە دەبێتە ناوەندێکی سەرەکی بۆ فرۆشتن و ساختکردنەوەی فەرش چی بۆ ناو شارەکە و قەزاونەتەکانی دەوروبەر یان هەناردەکردنی بۆ شار و شارۆچکەکانی تری عێراق. ئەحمەد و هاوسەرەکەی بۆ گەرمکردنەوەی ماڵەکەیان ڕوویان لە بازاڕی حەسیرەکە کردووە تا فەرش بکڕن بە وردی دەڕواننە هەموو جۆرە و ڕەنگە جیاوازەکان و دەیانەوێت جۆرێکی گونجاو بۆ ماڵەکەیان بەرنەوە. هاتوینە فەرش و قالی بکڕین بۆ ناو ماڵ بەگشتی سارەکان باشن ینی جیاوازە لە بین بازی گرانە بازی هەرزانەی دەرکەوە بە پێی خۆی فەرشەکڕین. وەڵاهی نەقش و سادەش پێتر بە پێی ژوورەکان. لە حەسیرەکەی شاری کەرکووک هەر جۆر و ڕەنگێکی فەرش بە مەتر یان بە تۆپ بەردەستە نرخیان لە 5,000ەوە دەست پێ دەکات بۆ زیاتر لە 20,000 بۆ هەر مەترێک. دوکاندارەکان و ئەو کەسانی دەیانەوێت فەرش بکڕن سەرگەرمی کڕین و فرۆشتنن. ساڵانەی تر لە موسمی زستانەوە دەست پێکە ئیشکردنان ئیتر فەرشەکانیشمان کوالێت ئێمە هەمووی لە تورکیاوەیەنین کوالێتەکانی بەعام باشن لەمە تیژ لە 3,500 دەست پێەکە هەتا 10,000مان هەیە. تر نەوعەتەکانی سادە هەیە نەخشەیە ژێر لاسیکەیە شاگی هەیە بۆ نمونە گۆڵدەیە مارکەکانی. وڵاتانی تورکیا و ئێران شوێنی هەناردەکردنی فەرشن بۆ عێراق. ئەم پیاوە یەکێکە لە بازرگانەکانی فەرش بەوتەی ئەم ئەگەر هەوڵ بدرێت لە ناوخۆی عێراق فەرش دروست بکرێت ئەوا تێچوویەکی کەمی تێدەچێت و بە هەرزانتریش بەردەست دەبێت بۆ هاوڵاتیان. لەم بازارە زۆربەی کە هەیە کوالێتی تورکیە لە 170 بۆ 80 کوالێتی تورکیمانەیە بەڵام ئێستا 105 توانراوە لە نەجەف و کەربەلا معاملێک کراوەتەوە دوسێ بابەتێکی دروست کردووە چەند ساڵە پێشوش لە هەولێر معاملە دانراوە بەڵام تا ئێستا نەگەیشتێتە ئەو ئینتاجی کە تورکیا بەرهەمی دێنێ سوودی نییە و کوالێت و بەرهەمشی ئەوە ناتوانێت هەموو عێراق تەوزیع بکات لەوەی کەوا توانراوە ئەم معاملەیان لە عێراق دامرێت سەرکەوتوو نەبووە 120 سەرکەوتوو نەبووە تا ئێستاکە. ساڵانە لەگەڵ گۆڕینی وەرزەکان دوکاندارەکانی بازاڕی حەسیرەکەی کەرکووکیش کەلوپەلەکانیان تایبەت دەکەن بە وەرزە. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز کەرکووک.